تۆ سێری ئەو سوتفەیە بڕوا بکەن سوتفەیەکی جوانیشە دەی ئیتر سوتفەیە هیوادارم لە یەکێک لە سوتفەکان ئێوە ژیانتان بدۆزنەوە ئەمەی وتم هەموو قسەی خەڵک و بەئس و خواسەکانی سوشیال میدیایە کە ڕۆژانە گوێمان لێ دەبێ بەڵام ڕەنگە سوتفەیەک تۆش بکاتە ترند هەروەک سوتفەکەی فۆتۆگرافەرەکەی کەرکووک ڕاستی خۆی فکرەکە و دەقەیە بۆم هات کە خۆی تاسووری عەفۆیما کردووە بوو لەو دەقەیە و حرەکەی کرد منیش هەوڵمدا ینی تر ئەو فکرێم بۆ هات کە ئەو دەقەیە و مۆنتازی کە دەنگی فیشە کەمە سەری و ئاودوری کەمەوە پێیم دووبارە کردەوە 3000 تاکو بە جوانی کردی و نیش لەگەڵ یا ڤیدۆکەم ساحب کردو و دەنگم کردێتە سەری و کە بووە بە شتێکی جیاواز و ترند هەر تیکتۆک و ئینستاگرام و فەیسبوک و سناپ دەکەیەوە ئاهەنگ و بەزم و ڕزمی دەرچوانی خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکانە هەرەکەشتی سیر دەکەن ها ئەوەی ئەمساڵ بۆتە مۆدل تەقاندنی فیشەکێکی فشێ بە پۆزەوە هەموو ئەمەش کەتنی ئەو فۆتۆگرافەرە بوو دوایەوەی کە من ئەنجامدا لە زۆربەی شارەکانی عێراق دووبارە کراوەتەوە لە وڵاتەکانیش لە تورکیا لە سووریا لە ئوردن لە ئێرانیش هەم بە هەمان شێوە کە ڤیدۆکانیان خۆیان بۆ میشان ناردێتەوە کە هەمان کاریان کردو بە هەمان مۆسیقایشەوە جا هەرەوە نییە ئێستا فلیمیش دەردەکەن کۆمەڵی دەرچووی بەشی ژمێریاری لە پەیمانگای تەکنیکی سلێمانی لە ئاهەنگەکەیان بە گۆرانی پارەپارەی عەبەکەریبی خۆمان دێنە ژوورەوە لە پڕدەوەستن بە پۆزە و پارە هەڵدەدەن یعنی ژماردنی پارەکە لای ئێمەیە بەڵام پارەکەیان کاغەزە ڕاستی نییە یەکێک لە دیمەنە جوانەکان هەستی کوردانی دەرچوێکی کچ بوو کە بەجلی کوردی و ئاڵای کوردستان و گۆرانی نیشتیمانیەوە دێتە ناو هۆڵی ئاهەنگەوە جاباسی خەرجی و دیکۆر و بەزم و ئەملاولای تریان ناکەم ئەویان با بمێنێ بۆ ئێوە بای بای